باس لە پرۆسەی بە دیجیتالکردنی کاروبارەکانی حکوومەت بکەین میوانێکمان ئامادەیە بەڕێز هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاکی هیوام کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 دیزگای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەرچەرخانی دیجیتاڵی تا ساڵی 2025 لە 4 ساڵی ڕابردوو چیتان کردووە و پلانتان چییە بۆ 2 ساڵی داهاتوو؟ زۆر سپاس بۆ ئێوە و بینەرانی بەڕێزی کوردستان 24. گرنگترین شت کە لە کابینەی نوێم کراوە ئەوەیە کە بۆ یەکەم جار لە مێژووی حکوومەتی هەرێمی کوردستان باس و بابەتی دیجیتالکردنی حکومڕانی لە وشە و قسەکردن گوازراوەتەوە بۆ جێبەجێکردنێکی فعلی لەسەر ئاساسێکی بنەمایەکی زانستی و دروست. ئەو جێبەجێکردنا خۆی بە چەند ئاراستە و تراکێکدا دەڕوات. ئاراستەی سەرەکی دانانی استراتیژیەکەیەتی چونکە ئەبێ لەسەر ئاساسێکی زانستی دروست بنیاد بنێتن و دواتر دێ سەر ئامادەکردنی ژێرخانی پێویست و دواتر جێبەجێکردنی پرۆژەکان کە ژێرخان بەکاردێنەوە بە پێی استراتیژی بەڕێوەچن. لە کابینەی نوێم ئێمە توانیمان ژێرخانی تەکنیکی بۆ وەرچەرخانی دیجیتالی دابین بکەین. استراتیژی دیجیتالی حکوومەت لەلایەن جەنابی سەرۆکوەزیران 8 مانگ پێش ئەیلام کرا و پرۆژەکانشمان یەک لە دوای یەک ئەوەی کە خۆتان ئاگادارن سیستەمەکانی وەکو ڤیزا ئەلکترۆنیە، کۆنتترۆلی خەرجیەکانە، سیستەمی دەروازە سنووریەکانە، هەمویان یەک لە دوای یەک ئۆتۆماتیکەن ئەوانە لەسەر ئاساسێکی ڕێکوپێک و لەسەر ئاساسێکی زانستی جێبەجێکن. حەزەکەم ئەوەش بڵێم کە لە وەرچەرخانی دیجیتالی یەکەم چەمکی وەرچەرخانی دیجیتالی لە کابینی نوێم خەڵک پێی ئاشنا بووە پێش ئێستا نەبوو و گرنگی سەرکەوتنی کابینی نوێم حەقیقەتێکی ڕاستێکی بلای منەوە ڕاستێکی شیرینە کە بۆ مێژووە بێ وشە بوترێتن بەبێ سەرکردایەتی و سەرۆکایەتی جەنابی سەرۆکوەزیران چون ئەو ئیشە ناکرێت چونکە وەرچەرخانی دیجیتالی لە ناو حکومڕانیدا زۆر زەحمەتە لە کەرتایبەت لە کەرتایبەت کۆمپانیەکە و خاڵکە زۆر بە ئاسان ناتوانین جێبەجێ بکرێت. لە ناو حکوومەتە ئەوە ئەگەڕێتەوە بۆ نەک تەنیا تەکنەلۆژیا بەڵکو و مانێژکردن و خەڵکێکی زۆر کە باشدارە لەو پرۆسەیە خەڵک خۆی و هەروەها ئەو بەرپرسانەی حکومی کە هەندێک جا ئەو بەرپرسانە ئەتوان لە حزبەکەی دەسەڵاتی سەرۆکوەزیرانش نەبن کەواتە مانێژکردنی خەڵک و قەنەعات بە خەڵکهێنان کە بتوان بێکەوە ئیشە بکەین زۆر قورسە و بەڕای من گەورەترین دەستکەوتی کابینی نوێم لەوەدایە کە لەسەر ئاساسێکی دروست بابەتی حکومڕانی دیجیتالی خراوەتە سەر مەسارێکی دروست. ئەوەی کە کراوە زۆرە بەڵام ئەو مژدەش بە هاوڵاتیانەدام کە لەسەر ڕاستپارەی جەنابی سەرۆکوەزیران ئەوەی کە لەمەوە دوا بۆ خەڵکەکرێت زۆر زیاتر لەوەی کە جێبەجێ کراوە چونکە ئیشە قورسەکە کراوە ژێرخانەکە دانراوە استراتیژیکە هەیە و ئەمە لە قۆناغی جێبەجێکردنی پرۆژەکانی یەک لە دوای یەکێک لە پرۆژە مهمانەی کە جەنابی سەرۆکوەزیران بێ ڕاستپاردووە لە ماوەیەکی نیتە جێبەجێکردن پرۆژەیە کە بەناوی پۆرتالی من پرۆژەی پۆرتالی من یان ئەم پۆرتال ئەو پۆرتالە شوێنێک ئەبێت کە گشت خزمەتگوزار ئەو خزمەتگوزاریانەی کە ئەمە نوێیانەکەینەوە لەسەر ئاساسێکی دروست جێبەجیانەکەین لە ڕێگای ئەپێکەوە ئەخرێتە بەردەست هاوڵاتی کەواتە لە جێتی ئەوەی کە هاوڵاتی سەردانی حکوومەت بکات حکوومەت خۆی ئەچێتە ناو هەموو ئامێرەکانیانەوە لە بەردەستی خوانە بێت بۆی لە هەر کاتێک لە هەر شوێنێک و هەر شێوازە کە بیانەوێت خزمەتگوزارەکانی حکوومەت بەردەستیان بێتە. زۆر باشە. کاکی واوەکو خۆشت داماژەت پێکردیانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان زۆر جەخت لە پرۆسەی بە دیجیتالکردنی دام و دەستگاکانی حکوومەت دەکاتەوە. پشتیوانی ئەو هاوکاری ئەو سەپۆرتی ئەو بۆ ئێوە تا چەند هاوکار بوو بۆ سەرخستنی ئەم پرۆژێ و لەگەڵتان بێت؟ بەپێی هەموو لێکۆڵنەوەکانی زانستی هەموو دام و دەستگا گەورەکانی وەکو دیلۆیت، پرایسواتەرهاوس کوپەرس، KPMG گەرسەری ئەو لێکۆڵنەوە بکەیت یەکەمین شت کە ئەبێ هەبێتن بۆی تۆ ئەسان بتوانی باسی ئەو بابەتە بکەی سەرکردایەتی سیاسی و سەرکردایەتی حکوومەتی ژیرە کە لەو بوارەوە ڕۆیەی هەبێتن یعنی بوونی ڕۆیەی جەنابی سەرۆکوەزیران بۆ بابەتە هەموو شتێکە سەرکەن پرۆسەی بە دیجیتالکردن خەڵک وازانێ پرۆژەیە پرۆسەیە یعنی پرۆسەیەکە کە ئەبێ لەسەر ئاساسێکی دروست دایبنی لەسەر ئاساسێکی دروست دەست پێ بکرێتن و پرۆژەکان لە ماوەی ئەو پرۆسەیە ڕەنگە بە سەتان
پرۆژه لێ بکەوێتەوە ئەو پرۆژانێک کە ئێستا ئەیبینێن نەتیجەی باشەنێ بۆ هاوڵاتی هەموو نەتیجەی ئەوەیە کە پرۆسەیەکی دروست بە شێوازێکی ڕێکوپێک لەلایەن جەنابی سەرۆکوەزیرانەوە تەبەنی کراوە لە پشتیەتی بەبێ پشتیبانی جەنابیان فەرمانگەی ئێمە ناتوانێت هیچ بکات چونکە ئێمە ئەبێ بتوانین لەگەڵ هەموو دام و دەزگەکان تەنسیق بکەین ئەبێ هەموو بەرپرسەکان گوێڕایەلی ڕێنمایەکانی دیجیتالی حکوومەت بن کەواتە سەرکردایەتی و پشتیوانی جەنابیان هەموو شتێکە یعنی ئەوە ئەتوانم بە ڕاشکەوی بڵێم بەبێ پشتگیری جەنابیان هیچ ناکرێت هەموو شتێکە کاکی وایەکێک لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو حکوومەتەکانی دنیا ئێوە سەری ئیمارات بکەن سەیری هەموو وڵاتە پێشکەوتوانە بکەن تەنانەت ئەستۆنیا کە وڵاتێکی ئەمانە پێشکەوتووە هەموو فازەکەی ئەگەڕێتەوە کابینە یەکەم و دووەم حکوومەتی ئەستۆنی کە یەک سەرۆکوەزیرانی زۆر ژیران هەبووە ئەساسەکەی داناوە کابینەی نوێیان و جەنابی سەرۆکوەزیران ئەو کەسە بوونە کە ئەو پرۆسان بەڕاستی داناوە لەمە دووە ئیشی کابینەکانی تری حکوومەتش ئاسانترە بێت چونکە ئاساسەکە دروست دانراوە پرۆسەکە بە دروستی زۆر باشە کاکی وایەکێکی دیکە لە کارە سەرەکیەکانی ئێوە دروستکردنی دۆمینی کوردی بوو ینی کە نوێنەرایەتی گەلی کوردستان دەکات لە جیهانی ئەلەکترۆنیدا کە ئاردی چۆن بیرسان لە دروستکردنی ئەمە کردەوە پرۆژەی KRD ئەگەڕێتەوە سەر ئەو بابەتەکە پێش چەند ساڵێک ئایکان ئەو منەظەمەیە کە بەرپرسە لە هەموو تۆپ لێڤل دومێنەکانی دنیا ئەو دەرفەتەی دەرخست کە بێجگە لە .com و .org و .net و ئەوانە و بێجگە لەو وڵاتانەی کە خەوەنی TLD خوانن وەکو .us .uk کە تۆپ لێڤل دومێنی دیکەش بە ناوی جیاتر بتوانن بێنەکایەوە ئەو بوو فەرمانگەیمە ئەو دەرفەتەی قۆستەوە و بە ناوی هەرێمی کوردستانی عێراق ئەو داواکاری پێشکەش کرد ماندووبوونێکی یەکجار زۆرمان پێوەبینی کە لە ڕووی میدیاییشەوە بە حکمی ئەوەی کە تێگەیشتنی دیجیتالی هاوڵاتیان و ڕەنگە بتوان بڵێ میدیەکانی ئێمەش لەو کاتەیە بە تایبەتی زۆر زایی بوو بایەخێکی ئەوەی پێنەدرا بەڵام ئیمڕۆ ئەساسی هەموو خزمەت گوزارەکانی دیجیتالی حکوومەتە و ئەساسی و پێناسەی هەموو دامەزراوە بازرگانی کوردستانە و ئەو خەڵکەی کە خۆیان بە هەرێمی کوردستانەوە پێناسەکەن .KRD بە کورتی ئاڵای کوردستانە لە دنیای مەجازیدا بەڵێ زۆر باشە یەکێکی تر لە پرۆژەکانتان پرۆژەی هەژماری من بوو دەکرێت دەستە پێمان بڵێ چەند موچەخۆر پرۆژەی هەژماری منی هەیە و چەند ماوەکە بۆ داهاتوو کاری لەسەر بکەن پرۆژەی هەژماری من پرۆژەیەکە لەلایەن ئۆفیسی جەنابی سەرۆکوەزیرانەوە سەرپەرشتی دەکرێت بە تهدید بەڕێز کاک عزیز ئەحمەد و شیلان دۆسکی بەرپرسی ئەو مەلەفەن فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری ژێرخانی تەکنیکی و ئەو سۆفتۆرە تەکنیکانی کە ئەو تیمە پێویستی پێێتی ئاماداکەن لەو کاتەیە ئەمە لە مەرحەلەی پایلۆت دەرچوون وای بۆ چین لە ماوەی کەمتر لە 5 تا 6 مانگدا بە سەدان هەزار موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستان ببنە خاوەن ژمارەی بانکی ڕێکەوپێکی خوان ژمارەیەکی بانکی لەسەر ئەساسێکی دروست و لەسەر ئەساسێکی ئەستانداری نێودەوڵەتی و لە هەمان کاتە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری سیستەمی ژمێریاری موچەی ناوەندی تەواو کردووە کەواتە لە ئامادەکردنی لیستی موچە کە بە ئەلکترۆنی ئەکرێتن و پێدانی موچە ئەو خۆناغا هەمووی ئەبێتە ئەلکترۆنی کە دەستمان پێکرد ژمارەکان سەرەوەی یعنی لە دەستپێکی لە دوسێ مانگی یەکەمەوە ژمارەکان نزیکەی 100,000 کەس ئەبێتن کە لە ماوەی هەروەک جەنابی سەرۆکوەزیران باس کرد لە ماوەی 2 ساڵدا ئەمانەوێت هەر 1,200,000 موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕێگای موچۆر بگرن بەڵام لە قۆناغی یەکەمە بە 100,000 کەسێک دەست پێکەین کە فەرمانبەری حکوومەتن چونگو چەمکاین دیکە خانەنشینن یان وەرگری موچەی خانەوەدەی سەربەرزی شەهیدان ئەوان لە قۆناغەکانی دواییەوە بەڵام هەمووی بەسەرێکەوە بەسەری جێبەجێکرێن ئینشاءڵڵا زۆر باشە لە قۆناغەکانی پێشکەوتووی ئەو بابەتەن ینی لە تێستەوەنە تێپەڕ بووین بەڵێ کاکیوە ئەگەر واقعبین بین خۆتان دەزانن کە وڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لەسەر سیستمی ئەلەکترۆنی و کارتی بانکی زانیاریەکی ئەو تۆیان نییە و ئێوەش کار بۆ ئەوە دەکەن و هەنگاوتان بۆ ناوە چی دەکەن بۆ ئەوەی کە ئەم زانیاریە بە هاوڵاتیان بگەێنن و بە تایبەت لە متمانەکردن بە کەرتی بانک خۆی بۆ پرۆژەی هەژماری من گرنگە گرنگیکە ئەگەڕێتەوە بۆ ئەو حەقیقەتە کە هاوڵاتی هیچ گرنگیەک لە بوونی هەژماری بانکی نابیتن لە حالی حاضرە
چونکە بازار و ئەو ئێکۆسیستەمی کە پێویستی پێێتی ئامادە نەکراوە بانکەکانش ناتوانن ئەو داتای ئامادە بکەن چونکە هاوڵاتی سادانیان ناکات کەواتە لێرە سێگۆشەیەک دروست بە و سێگۆشەی تەخیربوونی هاوڵاتی لە داواکردنی ژماری بانکی و بێدەسەڵاتی بانکەکان بەرامبەر بۆی کە خەڵکە ناچار بکەن بێن ژمارەی بانکی وەربگرن چونکە هەر بانک و هەم هاوڵاتی ئەبێ هەندێک یاسای بانکی ناوەندیە جێبەجێ بکەن یعنی هەندێک نزیکەی 30 شتێک خاڵە کابێ بۆ هەر هاوڵاتیەک لەلایەن بانکی ناوەندی و ئامادەکرا بێتن بۆی بتونە ژماری بانکیە بێتن ئەوەی کە هەژماری من ئەیکات ئەوەیە کە خۆی ئەخاتە بینی بانکەکان و هاوڵاتی ینی فەرمانبەران واکات کە زانیاریەکانی فەرمانبەران بە ئاسانترین و بەسەریترین کات ئامادە بکرێت بۆی کە هاوڵاتی هیچ زەحمەتی پێوە نەبێتن تەنها پێویستەکە سەری داتا و زانیاریەکانی خۆی بکات ئیمزایەکات کە تاوقەی کرد ئۆتۆماتیکیان ئەو زانیارە لەلایەن حکوومەتەوە ئەدرێن بە ئەو بانقانەی کە بەژاری ئەو پرۆسن بۆی حساب بانکیان بۆ دروست بکرێت بوونی هەژماری ینی پرۆژەی هەژماریون پرۆژەیەکە کە تەسیرێکی زۆر گرنگی ئەبێتن لە ئابووری هەرێمی کوردستان لە بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و دروستبوونی دەرفەتی زۆر نوێی و بەرهێنان دەرفەتی زۆر نوێی بازرگانی لە هەرێمی کوردستان و ئاسوودەبوونی هاوڵاتیان زۆر سپاس بەڕێسی وافەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەست خۆش.